بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم. بەڕێزان خۆشەویستان، السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشحاڵم لە بەرنامەی یار و ڕەمەزان بە یەکتر دەگەینەوە. چی کردووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو مانگە پیرۆزە، چونکە بەڕاستی ئەو قودوەی ئێمەیە. خوای گەورە ئەوی وا بە ئێمە ناساندووە، لەقەد کان لەکم فی رسول الله ئوسوة حەسەنە. بەڕاستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لۆ ئێمە خوای گەورە فەرمی قودوەیە، پێشەنگە، ئێوە بێت چاوی لێ بکەن، تەماشا ئەو بکەن. حیفە لەو مانگە پیرۆزەدا کە خۆشەویستترین مانگە لەکن خوای پەروەردگار و رب العالمین و پێغەمبەر صلی الله عليه وسلم عیبادەتی زۆری تێدا کردی. ئێمە خۆمان بە شوێن کەوتەی ئەو بزانین، بەڵام کاتێک کە دەگەوینە مانگی ڕەمەزان لە دوو ئەو نەڕووین، لە دوو ڕێبازی ئەو نەڕووین، وەکو ئەو تاعەت و عیبادەت و خواپەرستی نەکەین. بەڕێزان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا جبرائیل دوو جار دەهات قورئانی لۆ دووبارە دەکردەوە لەو ساڵێکە وەفاتی تێدا کرد. پێشتریش هەموو ساڵێک جارێک دەهات قورئانی پێدەور دەکردەوە، ئەوەندەی کە دابەزی و کەواتە مانگی ڕەمەزانی پیرۆز پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چی تێدا کردیە؟ مانگی دەورکردنەوەی قورئانی پیرۆزە، مانگی ختمکردنی قورئانە، مانگی ئەوەیە کە تۆ لەگە کەلامی خوا تێکەڵبی، مانگی ئەوەیە کە بتوانی وەکو پیا و ساڵحەکان لە تاڕەویحەکاندا قورئان بخینی، لە شەو نوێژەکاندا قورئان بخینی، لەگەر قورئاندا تێکەراو بێ و قورئانی کە لەبەرت کردێ بە بیری خۆت بینەوە، ئەوانەی تەطبیقت نەکردێ بەجێ بەجێیان بکەی، نەکەویە بەرەو ئایەتە وقال الرسول يا ربي إن قومي اتخذوا هذا القرآن مهجورا، بەڵکو لەو کەسانەدا بی کە ئەو ئینسانانە فەقرأوا ما تيسر من القرآن، ئەوانە قورئان دەخوێنن، ئەوانە کەلامی خوا دەخوێنن، ئەوانە لە خوای گەورە نێزیک دەبنەوە. ئەوە یەکێک بوو لە کارەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە حکوفیە کردا بەزێ سەر قورئانی پیرۆزودا دووبارەی دەکردەوە و ئاماژەی پێ دەکرد. و پاشان بەڕێزان لەو مانگە پیرۆزەدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەدەقە و خێری زۆر دەکرد. یعنی دائما خێر و پاداشتێکی زۆری لەو مانگە بەدەست دەهێنا بە واستەی خێرکردن. حتا ئیبن عەباس وەکو لە صحیحی بوخاریدا هاتووە وەصفی پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا دەفەرمێت لە هەموو مانگەکان خێریە کرد، بەڵام خێری مانگی ڕەمەزانی وەکو باب و با چەند بە سورعەت دێ، ئەوها بە سورعەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خێری دەکرد لەو مانگە پیرۆزەی، یارمەتی محتاجانی دەدا، وانەی داوایان لێ دەکرد، کەلیمەی لای بە سەزاری دانە دەهات، ئەوەندە سەدەقە و خێری دەکرد. ئەوش پەیامێکی تێدا لەو کەسانەی کە خوای گەورە ماڵی پێداون چاویان لە هەژارەکان بێ، لەو کەسانی کەوا تێرن چاویان لەو کەسانە بی کەوا برسینە، لۆ پەیامێکی تێدا لۆ ئەو کەسانی کەوا شتێکیان زۆر هەیە لە ماڵدا بابی بەخشن لە پێناوی خوای تەبارەک وتەعالا و چاو لە پێغەمبەرکە صلی الله عليه وسلم کە لە مانگی پیرۆزدا زۆر خێر و سەدەقەی دەکردەوە، پاداشتی زۆری کۆ دەکردەوە بە واستەی سەدەقەکردن. چونکە سەدەقە بەڕێزانم لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا مەقبولە، ئینسان لە ڕۆژی قیامەت لەژێر سێبەری سەدەقەکەی خۆی ڕادەوەستی. ئەو کەسەی کەوا خێر و چاکەی زۆر دەکابێتە محفوظ و پارێزگاریکردن لە خۆی و ماڵ و منداڵ و خێزان و کەس و کاری. ئەو کەسێک کە کەسێکی دیندارە چاو لە پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم بە ئەکیدی دەبینی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە مانگی ڕەمەزاندا خێری زۆر کردووە. پاشان بەڕێزانم پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو مانگە پیرۆزەدا نوێژ و عیبادەتەکانی زیاتر دەکرد، تاعەتەکانی زیاتر دەکرد بەڕاستیدا، حتا سەحابەکانی تەشجیع دەکرد، دەیفەرموو من قام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. هەر کەسێ هەستا و مانگی ڕەمەزان تەراویحی ئەنجام دات، چونکە لە فەرمودەیەک کە دەیفەرموو خوای گەورە مانگی ڕەمەزانی واجب کردێ، مش سونەتم تێدا داناوە، هەر کەسێک مانگەکە تێدا بە ڕۆژی بوو و سونەتی تەراویحی ئەنجامدا ئیلا خوای گەورە لەو ئینسانە خۆش دەبی، خوای گەورە و ئینسانە عەفو دەکا. لۆی بەڕێزانم بەڕاستی پێویستمان بەوەدا هەیە کە ئینسان لەو مانگە پیرۆزەدا سونەتەکانی زیاتر بکە. والله حیفە ئینسان گوێی لێبی پێغەمبەری خوا بفەرمی صلی الله عليه وسلم دوور کە عاد نوێژی پێشنوێژی بەیانی خێری لە دنیا و لەوەی تێشدایە زیاتردا هەیە، حیفە ئینسان لە دەستی بدا، حیفە ئینسان ئەو سونەتانە لە دەستدا کە پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم 4 کە عاد نوێژی پێش نوێژی نێوڕان وەکو ئەوە وایە تۆ لە شەو نوێژدا نوێژت کردبی، ئینسانی مسلمان لە دەستی دا کە محەممەد المستەفا دەیکرد. و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی هەر کەس 4 کەعات پێش نوێژی عەسر بکە ڕەحمەتی خوای لێبی، 2 کەعات نوێژەکەی ئەو 2 کەعاتە مادەم لەبەر خوا دەیکەی ئیلا خوای گەورە ئەجر و پاداشت دەداتەوە. وی بەڕێزانم بەڕاستی پێویستە بێجگە لە فەرزەکان سونەتەکانیش وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەدایەک واجبێک لە تەراویح ڕابگرە لە سونەتەکانی پێشی نوێژ و دوای نوێژەکاندا و لە سونەتی ویتر لە سەڵات و ضوحا لە شەو نوێژ لەوانەدا ئینسان هیچ کەم تەرخەمیەک لەو مانگە پیرۆزەدا نەکا. یعنی بۆیە ئیبن جەوزی قسەیەکی جوانەکە لەسەر مانگی ڕەمەزانی پیرۆز دەفەرمێ کوڕەکانی یعقوب عليه الصلاة والسلام 11 کوڕ بوون جەریمەیان بەرامبەر بە یەک کوڕ ئەنجامدا کە پێغەمبەر یوسف عليه الصلاة والسلام بە هەر 11 برایان جەریمەیان ئەنجامدا، بەڵام یەک برا لە هەمویان خۆش بوو، فەرمووی لا تثریب عليكم اليوم، یعنی کە هیچیان لەسەر نەهێشتن، فەرمووی یغفر الله لكم، خوای گەورە لێشتان خۆش بێ، عەفوتان بکەوە، بۆ هەمووانی عەفو کرد.
دەفەرموێ ئیبن الجەوزیە فەرمی مانجی ڕەمەزانی پیرۆزیش وەکو ئەو برایەکانی یوسف و پێغەمبەر یوسف وایە عەلەیهی سەڵات وەسەلام لە 11 مانگدا ئەگەر ئینسان گوناحی کردی لەو مانگەدا دەتوانی هەر هەمووی ڕەشکاتەوە بە دەلیلی قسەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دەفەرمێ الصلوات الخمس والجمعة إلى جمعة ورمضان إلى رمضان مكفرات لما بينهن إذا اجتنبت الكبائر. پێنج نوێژەکان لە بینیان خوا گەورە لێ خۆش دەبێت. جمعە لە بۆ جمعە خوای گەورە لە بینی خۆش دەبێت. ڕەمەزان لۆ ڕەمەزان خوای گەورە لە هەر 11 مانگەکەی خۆش دەبێت. بەڵام لۆ چی؟ لۆ ئەو کەسانی خۆ لە گوناحی گەورە دەپارێزن، گوناحە کەبائیرەکان و گوناحە ئەوانەی کەوا بە کەبائیر ناویان بردراوە بە گوناحە گەورەکان خۆیان دەپارێزن، ئەوی دیکە خوای تەبارەک وتەعالی لێی خۆش دەبێت مادام ئینسان حەقی خەڵکیشی لەسەر نەبی. جالۆی بەڕێزانم بەڕاستی زۆر پێویستە زەڕورە ئینسان لەو سنفە کەسانەبی کە چاو لە پێغەمبەری خوا بکە صلی الله عليه وسلم لەو مانگە پیرۆزەدا خۆی ماندی بکە بەڕاستی. هەر خەریکی نووستن و هەر خەریکی تەمەشاکردنی تەلەڤیزۆن و مسلسلات نەبێتن. والله پێغەمبەر صلی الله عليه وسلم شاشەیەکی لە پێش بوو، ئەو شاشەیە قورئانی پیرۆز بوو، ئەو شاشەیە مناجات بوو لەگە خوای گەورە بە نوێژکردندا، ئەو شاشەیە تەماشایە کرد دوعایە کردە پاڕەوە لە خوای پەروەردگار و رب العالمین بەو دوعایانە و بەو عیبادەت و بەو تاعەتە نزیک دەبوو لە خوای پەروەردگار و رب العالمین. بەڵام بەداخەوە ئێستا زۆر کەسێ دەبین بەڕاستی حتا لەو مانگە پیرۆزەدا نەکەم تەرخەمی هەیە بەڵکو بگرە لە واجباتیشدا مقصرە ئەو ئینسانە. جا لۆی وەرە تەماشا کە بێ پێغەمبەر صلی الله عليه وسلم چ شەفاعەتێک کالو ئەو جۆرە کەسانەی کەوا ڕێبازەکەی ئەویان بەرداوە لە 11 مانگەکە هەر بەریان داوە، لە ڕەمەزانی پیرۆزدا هەر بەریان داوە، ئەوان شوێن کەوتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆیان دابنین کەچی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە قیامەتە بەڕایان لێ بکە. مەگەر ئەو حەدیسە ئینسان چەند جار گوێی لێ بۆ پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم لە قیامەت ئینسانی وە هەیە بانگی دەکەم دەڵێن فلان کەس وەرە ئەوە ئومەتی منە، دەڵێ مەلایکەت ڕێی لێ دەگرن دەیبەن لۆ جەهەنەم، ئەمیش بانگی دەکەم دەڵێ مەلایکەتەکان وەڵامە دەنەوە دەفەرمون إنك لا تدري ما أحدث بعدك. تو نازانی وانە لە پاشە تووسیان داهینە ڕێبازی تویان تەرک کردێ، وازیان لە شوێن کەوتەی تو هینایە، بەدوو شوێن کەوتەی ئینسانی خراپ و ئینسانی ناڕێک کەوتون، بەدوو سیفەتی شەیطان کەوتون، بەدوو ئەو شتانە و ئەو ڕەوشتانە کەوتون کە دوور لە قورئان و لە سونەتی پێغەمبەری خوا بە صلی الله عليه وسلم. ئەو جا پێغەمبەر صلی الله عليه وسلم لە قیامەتیش تەبەڕیان لێ دەکا. لۆی بەخۆی دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فلا تسود وجهي کۆروانەکەنە من لە قیامەتدا ڕووم گرش بێ و ڕەش هەرگەڕێ لەبەر سیفەت و ڕەوشتە خراپەکانی ئێوە ڕووم نێبێ بۆتان لە خوای گەورە بپاڕێمەوە بڵێم یا ڕەبی خوایە لیان خۆش بەسکە ئەوانە ڕێبازی منیان بەردابی، وازیان لە ڕێبازی من هینابی و لە شوێن کەوتەی من هینابی. بۆی بەڕێزانم بەڕاستی ئێمە کە تەماشا دەکەین لەو مانگە پیرۆزەدا مانجی عیبادەتە، مانجی خواپەرستیە، مانجی ئەوەیە کە ئینسان خوای گەورە لە خۆی ڕازی کە، مانجی ئەوەیە کە تۆ ئەو مەحەتەیە لەدەست نەدەی، یعنی نەیەلی لەدەستت بڕوە. سەلەفی ساڵح 6 مانگ پێش ڕەمەزان دوعایان دەکردان گو خوای بمانگەینە مانجی ڕەمەزانی پیرۆز، کە ڕەمەزان تەواو دەبوو 6 مانگیش دوای ڕەمەزان دوعایان دەکردان گو خوایە عیبادەتی مانجی ڕەمەزانمان لێ قبول بکە. یعنی ئەو مانگە مانگەی پیرۆزە، مانگەی پڕبەرەکەتە، مانگەی پڕ خەیرە. قورئان ئاماژەی پێکردێ فەمەن شەهیدە منکم الشهر فلیصمه، گەویشتە ئەو مانگە تێیدا بە ڕۆژوو بن، بە ڕۆژوو بی زمانە دەپارێزی وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، بە ڕۆژوو دەبی ذکر و یادی خوای گەورە زیاد دەکەی. کاتێک تایبەت کە گەویشتە ڕۆژی جومعە بەڕێزان محەممەد المستەفا ئەو وەسیەتی کردینە صلی الله عليه وسلم لە شەو ڕۆژی جومعەدا ئینسان زۆر سەڵاواتدا لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم، سەڵاواتیش بەو شێوازەی کە وارد بووە لە لەفزی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە هەموو ڕیوایەتەکانیەوە، بەڵام صلواتی كامل أو لە شەو ڕۆژی جومعەدا اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد، اللهم بارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. بۆی بەڕێزانم دەکرێ ئینسان زۆر سەڵاواتدا لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە ئومێدی ئەوەی کە ببێت بە یەکێک لە ڕۆژی قیامەت لە شەفاعەتکاران و کاکارانی پێغەمبەر صلی الله عليه وسلم شەفاعەتی لێ بکە. بۆی لە کۆتاییدا دەپاڕێمەوە لە خوای پەروەردگار رب العالمین داوا دەکەم ئومێد دەکەم ئین شاء الله خوای گەورە لە هەموو لایەکمان خۆش بێ، عیبادەتی هەموو لایەکمان قبول بکە، خوای گەورە لە مردووەکانمان خۆش بێ، شیفا لە نەخۆشەکانمان بنێری، سەرفراسی دنیا و قیامەتمان بکە، لە ڕوڕەشی دنیا و قیامەت بمان پارێزی، لە دوا ڕۆژیشدا لەگەڵ محەممەد المستەفادا حەشرمان بکە و بەدەستی ئەو لە حەوزی کەوسەر ئەومان پێی ببەخشی. آمين آمين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.